سڵاو لێبێت شوان دیارە ئێمە لە ئێستا لە بەردەم هۆڵی سعد عەبدوڵڵاین کە زیاتر هۆڵی کۆبوونەوەکانە و ئەم ڕۆژ دیارە جێگری سەرۆکی حکوومەت قوبات تاڵبانی لەگەڵ دکتۆر ڕێکەوت وەزیری تەندروستی و لەگەڵ بەڕێوەبەری گشتی چەند با بڵێن بەڕێوەبەری گشتی تەندروستەکان لە شاری هەولێر و لە هەرێمی کوردستانش تەقریبەن هاتوونە ئێرە بۆی کۆبوونەوە بکەن. دیارە بەپێی زانیاریەکانی ئێمە کۆبوونەوەکە بۆ چاکسازیە لە نێو وەزارەتی تەندروستیدا دوای ئەوەی کە جێگری سەرۆکی حکوومەت باماشوە لە ڕۆژ هەینیدا لەگەڵ وەزارەتی پەروەردەدا کۆبووە بۆ ئەوەی کە چاکسازی بکەن لە نێو وەزارەتی پەروەردەدا و ئەوە بوو کە دەرماڵەکانی و مامۆستایانیان بڕی واتە تەنها موچەی ئیسمی دەدرێت، بەڵام تا ئێستا ئەنجامی کۆبوونەوەکەی نێوان وەزارەتی تەندروستی لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەتدا دیار نییە. لەبەرەوەی ئێمە چەند جارێک هەوڵماندا کە لەم دەرگایەوە وەک هەمیشە کە ئێمە دەچین ڕووماڵی کۆبوونەوەکانمان دەکرد کە ئەمڕۆ بچین لێرەدا ڕووماڵی ئەو کۆبوونەوە بکەین بۆ بینەران تاکو زانیاری زیاتر وەربگرن، بەڵام ڕێگری لە ئێمە کراوە نایەڵەن بە هیچ شێوەیەک ئێمە بچینە ئەو دەرگایەوە و چەند جارێک شەوڵماندا کە ئێمە تەنها ڕووماڵیەوە دەکەین و زانیارەکان دەگوازینەوە، بەڵام ئەوان ئاماژیان بۆ کرد کە ئەم کۆبوونەوەیت بۆ ڕاگەیەندەکان نییە لە کاتێکە کە ڕۆژی هەینی کۆبوونەوەکە یاخود میدیاکان ڕاگەیاندکارەکان توانیان بچنە ژوورەوە ڕووماڵی کۆبوونەوە بکەین، بەڵام ئەوەی ئەمڕۆ لێرەدا دەبینرێت وەکو دەبینە ئۆتۆمبیلێکی ڕەش لێرەدایە و نایەڵەن ئەو دی ئۆتۆمبیلەکەەوە ئێمە بچینە ژوورەوە ڕووماڵی کۆبوونەوەکەکەین، بەڵام وەکو ئاماژەم پێکرد کۆبوونەوەکە بۆ چاکسازیە لە نێو وەزارەتی تەندروستیدا بە ئامادەبوونی چەند بەڕێوەبەرێکی گشتی و هەروە جێگری سەرۆکی حکوومەت لەگەڵ وەزیری تەندروستیدا. جگەلەوەی کەمی ئاماژەم بۆکەم کە جگە لە تیمی نارتیش ڕێگە نەدراوە کە ڕاگەیاندکاری تریش بڕاتە ژوورە، ئێمە چەند تیمێکی تری کەناڵەکانی تریشمان بینی کە ڕێگریان لێکرا بچنە ژوورەوە. بەڵێ شوان. بەڵێ سپاس بۆ بەرزان ئەمین پەیامنێرمان لە